لە چوارچێوەی هەوڵەکان بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا بەرپرسانی تەندروستی هەرێم هۆشداری دەدەن لە ئەگەری زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە تاکیدیش لەسەر جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی دەکەنەوە بە پێچەوانەوە پێیان وایە بارودۆخی هەرێم لە ڕووی تەندروستیەوە بە ئاراستەیەکی خراپتر دەڕوات. حالەتەکانی توشبوونی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ چەماوەی بەرزبوونەوەی ئەم ژمارانە و ڕێژەی توشبوون و ڕێژەی مردن بەرەو هەڵکشان و زیادبوون دەڕوات کە لە کاتی ئێستادا تا 4463 حالەت بە پشکنینی تاقیگەیی بە فەرمی لەلایەن تاقەکانی تەندروستی گشتی تۆمار کراوە هەرچەندە ڕێژەیەکی زیاتریش بوونی هەیە ئەم ڤایرۆسە ناو کۆمەلگا کە تا ئێستا پشکنینی بۆ نەکراوە یان لەژێر چاودێری تیمەکانی تەندروستی نەبووە. بەمەش تا ئێستا 2847 حالەتی نەخۆش لە نەخۆشخانەکاندا خەوێندراو نماونەوە بگەڕێنەوە سەر جێبەجێکردنی کۆمەڵێک بڕیاری تونند و تۆڵ و بەڕاوێژ لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و وەزارەتی تەندروستی ئەم ڕێکار و ئەم بڕیارانە بچێتە بواری جێبەجێکردن بۆ ئەوەی بتوانین لە کاتی ئێستاشدا تا ڕادەیەک ڕاگررتنی ئەم بڵاوبوونەوەی ڕابگرین. بە سوودوەرگرتن لە ئەزمموی چەند ساڵەیان پزیشکان و پسپۆڕانی تەندروستی داوای گرتنەبەری ڕێشوێنی زیاتر لە ئێستا دەکەن بۆ تێکەڵ نەبوونی هاوڵاتیان و ڕێگاگرتن لە زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. یەکش زۆر مهمە ئەمە دەبی بزانی کەمە ئیمکانێتی سین و ئیسپانیا و ئیتالیا و ئەمریکا و ئینگلتەرەمان نییە ئەوان ئیمکانێتێکی زۆر بە ملیارات دۆلار دادنێن لە بۆ خەمە چمان نییە و ئیمکانێتەمان نییە لەبەر ئەوە دەبی خۆمان پارێزین زۆر زیاتر لە کابرایەک لە ئینگلتەرا لە بەریتانیا بەر ئەوان ئیمکانێتی زۆریان هەیە عینای مڕەکەزیان زۆر هەیە جێیەکی وەکو ئەڵمانیا بەجارێک 25,000 جیهازی عینایە مڕەکەزەی تەنەفوسی سناعی هەیە ئەمە عەدەدێکی کەمان هەیە ئەگەر وەمان لێبێ کە نەخۆشەکانمان زیاد بن دوایە بەش ناکە نەخۆش لەسەر جادە دەمرێ. والله لە مەترسیەکە لە ئاستێکی زۆر خراپە مەترسیەکە ئیسا ینی ئەو پەتایە گەیشتە بەرەو قومارەوە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ خصوصا لە شار خۆسەویەکانی شارەکەی خۆمان سلێمانی ینی لە هەولێر و سلێمانی و لە عالەما لە دەوڵەتە ڕاستیەکانمانە لە منطقەی هەرێم هەرێمەکەمان کە ینی بڵێن ناوەڕاست بەرەو زیادێ ئەڕوات لەبەرەوەی مەترسیمان زۆر هەیەمە و ئەبێ ینی هیچ چارەی کەمان نییە چونکە تا ئێستا دەرمان نییە ئەوە جۆ لێبوو لە ئوستازەکان ئیسا دەرمان نییە ڤاکسین نییە چارە نییە ئیلا ئەبێ خۆپاراستن لە ناو میلەتەوە لە ناو کۆمەڵا بوو لە ناو شەخصیشە ئەو نەخۆشی خەتەری لەسەر تۆ نییە بەس ئینشینە بۆ منە و بۆ کەسوکاری خۆمە و بدۆست و برادەر و عزیزەکانی خۆمانە نەبەرەوە چارەمان نییە. بەهۆی هاتنی شەپۆلی دووەمی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا هەڵکشا و ژمارەی گیانەدەستدان زیاتر بوون. وەک بەرپرسانی تەندروستی هەرێم ئاماژەی بۆ دەکەن لە ئەگەری بەردەوامی ئەمڕۆشە کەرتی تەندروستی ڕوبەڕووی گرفتی شوێن و پزیشک و کارمەندی تەندروستی زیاتر دەبێتەوە. تاها عەبدوڵڵا گەلی کوردستان هەولێر.